کاروانی کەسوکاری ئەنفال کراوەکانی کوردستانە لە سەرەتای هاوینێکی گەرمدا بەرەو بیابانەکانی عەرعار بەڕێکەوتوون. ئەمە گەشتێکە بۆ نێوقوڵایی برینێ کە ساڵانێکە خوێنی لێدێت. نزیکەی 200 کەس، 200 دڵ، 200 چیرۆکی پڕ لە چاوەڕوانی بەرەو ئەو بیابانە بەڕێکەوتوون کە ساڵانێک پێشێستا گەنجینەی خۆشەویستترین کەسانی ئێمەی لە خۆیدا حەشاردا. ئەنفال گەورەترین تاوانی کۆتایی سەدەی 20ەم بوو کە بەسەر کوردە هات. ئەنفال بەس کردەوەکی ئستیخباراتی عەسکەری سادە نەبوو کە هەموو مەنزومەی دەوڵەت تێیدا بەشدار بوون، بە فەیلەقەکان، بە ئستیخبارات، بە گاردی کۆماری، بە فیداییەکانی سەدام، بە هەموو بنج و بنەوانی، بە عەسکەری و ئابووری و سەر بە لە هەموو ڕوویەکەوە لە پرۆسی ئەنفال چارەسەری نیهایی دەوڵەتی عێراق لە سەردەمی ڕژێمی بەعەس وە سەدام و دار و دەستەکەی بۆ لەناوبردنی کورد بوو. ساڵی وا هەیە من 3 جا هاتووم. بۆ نمونە ساڵی 2025 3 جار من هاتم بۆ ئێرە. بۆ هۆکارەکەی چییە؟ پاڵنەری سەرەکی و هۆکاری سەرەکی ئەوەیە هەست ئەەکەین بۆنی کەس و کارەکانمان لێرە دێ. چۆن حەزرەتی یعقوب لە دوای 40 ساڵ ناو بەناو هەر ئەیوت بۆنی یوسفەکەم، ئێمەش لە ڕاستیە بۆنی باوک و برا و مام و کەس و کاری خۆمان دێ بەسەرمانە لەم ناوچە. بیابانەکە تەنها لمی گەرم و گەردەلوول نییە، لێرە بیابانەکە گۆڕستانێکی کراوەیە. هەر مشتێک لەملمە پارچەیەک لە جەستەی ڕۆڵەیەکی نیشتیمانەکەی ئێمەیە. ئێمە لێرەین، نەک بۆ ئەوەی فرمێسک بڕێژین، بەڵکو بۆ ئەوەی بەو زەویە بڵین ئێمە ئێستا لێرەین، بۆ ئەوەی نەوەکانمان بزانن ئەم مێژووە بە خوێن نووسراوەتەوە. براکەمەوە چێ بەدەستە؟ ئەمەم لەسەر ئەو گۆڕانە گەڕام، ئەم پارچانم دۆزیەوە لە شێوەی گەچن، بەڵام زۆر لە ئێسقانە چێت، ئێسک و پروسکی شەهیدەکانە چێ و دیتە ئەوانە دیارن جیاواز لە شێوەی مادەی ئەندامی ئێسک و پروسکە چێت. ئەوە من دەست خۆشەوە من هەڵێگرم بە قوربانیانم. ئەوە شەهیدن، ئەوە نیشانەی شەیدی ئەنوێنێ، نیشانەی شەیدی ئەنوێنێ ئەوان، چونکە وەفایە بۆ شەیدەکانمان. دەستان خۆشە زۆرمان و دەست خۆشە براکەم. ئەمە ئەوێ هەڵیگرم ئەیکەمە توێ جامانەکە کە بە ناوی باوکشمەوە هاوردومە، ئەیکەمە توێ جامانەکە ئێمە بماڵ بە قوربانم. دەست خۆشە براکەم، دەست خۆشە بە قوربانتان. ئێوە شەهیدن، گوناحتان نییە، بە قوربان سڵمتان لێکریا، بە قوربانتان. سپی و گەچۆڕێکی نەرمە بەس ئەوە کەسێ نەو لەو کاتە. ئەمە براکەمە ناوی دەروێش ڕۆستەم ئەحمەدە کە تقریبان تەمەنیە 12 سال 13 ساڵی. هەوزیا کردیان بۆ جێ شەعبی زۆر مناڵ بی لەولا دایکە چاچی بۆ کوردستان بیە پێشمەرگە
کە ئەویان کرد ئەو چیە پێشمەرگە حکوومەت لەیلاوە هاتن نەقی برایم و سەعید ئەو کاتە مەسول بین لە ناو دووزان براکەی ترم ناوی ڕەمەزانە ئەویان گرت دایکم چی واستە بوو ئەو بکە دایکمیانش گرت ئێمە لە مەکتەبمان هاتینەوە کاسان ئەمەنا دەور ماڵمانی کرد ئێمەی کشتی گرت برمانە کریانە غورفەیەکۆ تا 4 ڕۆژ 5 ڕۆژ لە ناو دووزە کەس نەمانیەدی لەو لانی کریانێ ناو سێرێک قەفەسەوە ئێتر مەسافەیە زۆر بڕیان کاتێک گەیماناوروتیان ئەمە هەولێرە تقریبا ساڵێک و 15 ڕۆژێمە لە سجن کریان بەرە دریان و ئەیگیریان بەرە دریان و ئەیگیریای ئاخری وتیان تەسویراتەکەیان بۆ لای کوڕەکانتان براكاني كده وجه الخلية تالي راكنا هرسكي والله يهودي بخوا هرسكي يهودي براي عازو وشك عازو او براي عازو او براي عازو كشتي على جن اي خلقة دقي اگر ايه وجبون امين للدنيا اي الوزارة من رزالة دو اي الوزارة من يلمتي بس خراواكم نتقيفاي براخو ما دانا شركن يكجشني براي بوالا قابي يبجرني خوشكت موالا قابي شاو بمجيدي أنا بيجا زريب نايك الذين أقر أخوي يشتاني برايك ميدا ولا قابي أو تشن صالة بيجا خوشكت وحالة شيء يان خوشكت موالا قابي كبيجا خوشكت ناس موالا جسنا في الوزير لك هلا بيانا توارمتك عسربتي جسنا كانتي عقبالتان هم اللي بجسنا كانتي من متك عسر ومن جسنا روانك لبر خاطر او دكورنيات جاش نجناك لبر خاطر دكورة كمية ها جاش نجناك جاش نبانية تالي راك براك نعم جاش نمي برو جاش نموامني براك جاش نمي برو جاش نموامني نعم قوة وقوة كذا هذا الشباب واي كوراكم السيريات لا كريم لأخوي جوري أخوي جوري ودسي لأخوي براي من أيو شو كبتواني أنا أيو ليش تعادرسني للرال خويا أنا لحيوان خويا أنا كريانا جيلي خلقو خوا بياك تجر خلقو براك يا ربي أخوي جوري بالسيدي أخوي جوري يبجي براي ليدا لقافي من لتقيبا براك وما دانا سلك يا بيجي يبروك وشك كبتوت شيكي هاتينا السرت وين لي الا بيانا تاوى حالو قصران منها اي كومر رسمك الصلاة وكل من الشهر غير كومر رسمه وكل اي تيرم ويوه اي تيرم والله دايق وقري وروي باوق وقري وروي كشت وقري وروي بخوا دايق الخير ومن داي لقوي فرق وين معي باوق ما خير ومن داي لقوي سناوت لي ابي خين والله قلبي خينك وما قروا لك وينك دايكم جري بالرياض وبراك هنم بخواي جورو تساو قمتي بجدك يا لاوس وبقروا لك يا خواقي بالسيرت واي جوراك نايك بالسيرت وقجي جرو كوالي خزاني كريو جري خولكو لێرە لەم دیوارە شومەی نوگرە سەلماندا کات وەستاوە لێرە دیوارەکان تەنها بەرد نین بەڵکو شاهێدی ئاخ و ناڵی ئەو مرۆڤانن کە لە نێوان تینوێتی و بێهیواییدا
سەمای مەرجیان بۆ جێڕدرا. ئەمە ئەو زیندانە بوو کە ویستیان تیایدا ناسنامە و کوردبوونمان بسڕنەوە. ئەنفال دواتر هاتە سەر مۆزوعی ئەوەی کە بیانەوێ بە شێوەی گشتی ڕەچەڵەکی کورد ببڕنەوە و بنبڕیکەن، هەروەکو گوتم فەیلی، بارزانی، هەڵەبجە و ئەنفال. ئەنفال ئەوە بوو کە ئێمە تێیدا جەنۆسایدی ئابووری کراوین، جەنۆسایدی کولتوری کراوین، جەنۆسایدی بایۆلۆجی کراوین، جەنۆسایدی فیزیکی کراوین، جەنۆسایدی ژینگەیی کراوین. یعنی لە ئەنفال ئێمە سیاسەتی خاکسووتاندنمان لە عەرز و ئاسمان لەسەردا جێبەجێکرا. ئێمە کۆکوژی، کۆمەڵکوژی، پێکهاتەیی و ڕەگەزیمان بەرامبەر بکرایە. یعنی بەبێ جیاوازی ئاین و ڕەگەز بووە، تاوانێکی زۆر گەورەیە. ئەمن هەموو جارە مخارەنەی دەکەم لەگەڵ هۆلۆکۆستی جوەکان، یعنی لەوی گەورەتر نەبی لەوی کچکەتر نییە. هەتاکو ئێستا کورد بەخۆی بەگشتی تەنانەت کە سوکاری قوربانیانیش کە هەموو کە سوکاری خۆیان لەدەستدایە، کە گوندەکانیان وێران کرایە، کە ڕەزوباخەکانیان سووتێنرایە، کە کانیاوەکانیان وشکرایە، کە سوکاریان لە داک، باب، منداڵ، خوشک، برا، ئامۆزا، بن ئامۆزا، هەر هەمویان تێدا چوینە، هێشتا لە گەورەی تاوانەکە تێنەگەیشتونە. یعنی بە شێوەی گشتی ئەتوانم بڵێم کورد بەعام لە هەموو پارچەکانی کوردستان هێشتا لە تاوانی ئەنفال تێنەگەیشتونە کە گەورەترین تاوانی سەدەی 20م بوو بەڕاستی. بەڕاستی ئێمە دوو حاڵەتمان بۆ دروستە بێت. حاڵەتێکمان بۆ دروستەوێ کە ئەمری ئیدامی حەجاج دەرچووە کە دەستێدارێت، بەوەش دڵمان تۆزە سوکنایی تێ، بەڵام تێنە ئەیرش هەستێکی پڕ ئازار و پڕ ناڕەحەتی و شێوازی هیلاک و مانوبوونی ئەیرانیان و تین و برسی ئەیران تێتە بەرچاوم. چاوەڕوانی بۆ کتێسە بوون، ئەنی شەو ڕۆژێ چاوەڕوانی ئەلۆ پەنجەرۆ چاوەڕوانی کتێسە بوونیانە کە چاوەڕوانی پەداخی ئاوانگرت کە بەو ئاوەژ خێوە ژەهراوێ کە دایان پێ. کەسوکارم زۆر گیریا، زۆر ئەنفالە، یعنی قەت منتیقەی گەرمیان کەسوکارمان زۆر ئەنفالە ڕاستی. بەس ئەوەی کە پلەیەکی وە دایکمە، خوشکمە، برامە، برایەکشم شەهید بوو بە ئاهی ئەوانە سەری ناوە. باوکم هەمان دە ڕۆژ پێشی ئەو مردنی لە ماڵەکەی خۆمانە زووخاو و زەرداوێکی زۆری هەڵهاوتە، وتی ڕۆڵە ئەمە زووخاوی دایک و شوکڕەکان. ئازاری ویژدان ئەو بارە قورسەیە کە کەسوکاری ئەنفال کراوان هەڵیان گرتووە. ئەوان هاتوون تا لەگەڵ زەوی قسە بکەن، هاتوون تا بەو ئێسقانانە بڵێن ئێمە ئێوەمان لە یاد نەچووە. لێرە لە نێوان ئەم لم و خۆڵەدا مرۆڤایەتی بریندار بووە، بەڵام ئەم کاروانە سەلمێنەری ئەوەیە کە ڕەسەنایەتی و یادەوەری گەلێک لە قوڵایی بیابانەکانیشدا ناکوژێتەوە.
لە سەرەتا ئێمەیان هاوڵ هێمانیان ئەم ژوورە هاتنە ئەم ژوورە شەو بوو سەعات تقریبەن 12 شەو بوو ئەوانە بوو ئەلێرانایتر لێدان و ئەوانە بوو زۆر ناخۆش بوو تەعزیبمانیانەدا بە هەموو شێوەیە قسەی ناشیان پێمانە کرد ئاوەکە شۆر بوو سوێر بوو تاڵ بوو هەر سێژەمەکە یەک سەمونێکمان هەبوو لە سێژەمە خواردنا یەک سەمونێکی ڕقیانەدا پێمان ئیتر ڕۆژانە مناڵ لێرانان نەخۆش ئەکەوت ژن مناڵ هەمووی نەخۆشەکە و لێرانە ئەمردن لە یادمە ئەفۆ مناڵی ئەلێرانە مناڵی دادە خۆراسان بوو ئەلیانە ئەمرخوای کرد لە برسا مرد ئیتر دوایسا مناڵ نەخۆشیەکی تێکەوت بە هەموو شێوەیە ئیتر نەخۆشیەکە زۆر کوشندە بوو مناڵ بەرگەی نەئەگرت هیچ خزمەت گوزاریان نەکارە موبەردە مابوو نە پەنکە مابوو هیچمان نەبوو دنیا زۆر گەرم بوو ئیتر ڕۆژانە لە خەڵک ئەمر لە برسا ڕۆژە و 15 ئەمر لە برسا مناڵ ژن ئەختیار ئیتر وازە زۆر ناخۆشمان بوو کابراایەکی زۆر دڕندە بوو عەجاج شەوانە ئەهات لێوە قسەی ناشایی پێمانە کرد ئیتر وە هەموو شێوێ تادای ئەکرد. نووسراوە ڕەزێ بەشێکی زۆری ئەوەی کە بیرمە لە دەوری دەستی مناڵەکان کە ئەیان نووسی من لە دەوری دەستیان بووم ئەم وێنانەی کێشاوە ئەمە تیارەکانە لە بەشی سەرەوە ئەبینی ئەمە ئەو با بڵێن قافڵەیە کە زیندانەکانی پێ گوێزراوەتەوە ئەمە سیارەیەکی گەورەیە ئەمە یەکێکی ترە ئەمە بە هەمان شێوەکو ئەڵەی لە شێوەی پاسایە ئەمەش سیارێکی ترەوەکو ئەڵەی سەرپەرشتی ئەوەکانی تری کردو لە بانەوەش تیارە چاودێری کردووە ئەمەش ناوی خۆی لێرە نووسیوە ئەم بەشە لێرە بوونی هەیە ئەوەی کە بیرم بێت تەسەورەکەم ئەو کێشابێ لەگەڵ کاکدارا ئەوان هەردووکیان خەریکی نووسینی ئەم شتانە بوون لەسەر دیوارەکە کاکدارا ناوی نووسراوە حەیدەر ئەنوەر ناوی نووسراوە حوسێن مەحموود ناوی نووسراوە من لە تەمەنێکی مناڵیە لە 6 ساڵیە لێرە بووم وەکو زیندانی لەگەڵ خێزانەکەم لەگەڵ کەس و کارەکەم زۆر جار دوایەوەی کە بوو ماوەیەکی زۆر لێرە ماینەوە ئەوانەی کە لە خۆم گەورەتر بوون برایەکەمە بوو بە ناوی دارا و خاڵۆزاکانم لە دیوارەکان شتیان ئەنووسی من کاتێک کە دووبارە گەڕامەوە بۆ نوورە سەلمان یەکسەر ئەوەم بیراتەوە کە ئەوان لە دیوارەکان شتیان ئەنووسی بۆیە گەڕامەوە و دەستم کرد بە تەسویرکردنی دیوارەکە ئیتر ناوەکانیانم دۆزیەوە ئەو وێنانەم دۆزیەوە کە لە دیوارەکانیان کێشا وەکو ئەبینی لە ڤیدۆکەشە ناوەکان هەیە وێنەکان بوونیان هەیە هێشتا هەر ئاساریان هەر چەندێک کۆن بووە بەڵام ئاساریان هێشتا شوێنەکانی شوێنی ناوەکان ماوە. گەورەترین مشکلەی ئەنفال لە سەردەمێک ڕوویدا کە سەردەمی بێدەنگیکردن لە کورد بوو. ئەو کاتە بوو کە شەڕی ئیران و عێراق بوو هەموو ئەوانەی کە لە شەڕدا بوون ئیران عێراق دوو جەبهە دروست بوو زۆر 90% وڵاتانی دنیاە پشتیوانیان لە عێراقە کرد لە سەدامە کرد پاڵپشتیان لەوی دەکرد لەبەر ئەو هێزە شیعەیە کە حکمی ئیرانی کردبوو دژایەتی ئیران دەکرا لەو بابەتەی بۆیە لە ناو بازنەی چارچێوەی عێراق کە هەرێمی کوردستانی لێبوو بە کوردستانی باشووری لێبوو ئەوانە بێدەنجی کرا لە کوشتنی کورد. ئەنفال کەمترین وێنەی لەسرە کەمترین ڤیددیۆی لەسرە کورد لە بێدەنجێکی تەواو زۆر بە چڕوپڕی بە هەموو دەم و دەستگاکانی دەوڵەتی عێراق جەنۆساید کرا. ئێمە هاتووین مژدەیەکمان پێ بۆ ڕۆحی کەسوکارەکانمان ئێمە
لە 1970 لە مانگی 4 و هەتا مانگی 10 خەڵکێکی زۆر بە هۆی تەعزیب و ئازاردانی مجریم عەجاجەوە گیانیان لەدەست داوە لە دەوروبەری قەڵای نوگرە سەلمان تەرمەکانیان نێژراوە یاخود هەر بە شێوازێ لە شێوازەکان فرێدراوە هاتووین موژدەیەکیان پێ بدەین کە ئەو کەسەی ئێوەی شەهید کرد ئێوەی برسی کرد ئێوەی تینوو کرد ئەوە ئەمڕۆ بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچووە و چاوەڕێی ڕۆژی لە سێدارەدان ئەکا ئەمەش عەدالەتی خوای پەروەردگارمان بۆ دەرەخا لە دوای 38 ساڵ ناڵەی مەزلومەکان نزای مەزلومەکان گیرا بوو لە یەکێک لە زاڵمەکان کە ئەوش عەجاجە. هەموو خەڵکی کە ئەنفال کرا لە ئەنفالی 1 تا 7 هەمووی ڕەوانەی سەربازگەی تۆپزاوای کەرکووک کرا جگە لە ئەنفالی 8 کە بەخۆیان قەڵای نزارکەیان هەبوو لە ناو دهۆک ئەنفالی 1 تا 7 هەمووی لە بازنەی لە ئەو بازگەیە تێپەڕێون کە پێڵێن تۆپزاوایدی دابشکران بۆ دووبز دابشکران بۆ تەکرید دابشکران بۆ کەمپەکانی دیکایە و لە هەر جێگایە کە بۆی دەهات یەکەم شوێن بوو بۆ جیاکردنەوە و ڕێکخستن و ناونووسکردنی هەموو ئەو کەسانی ئەنفال کراون لە مەعسکەری تۆپزاوای کەرکووک لە دوایوی بەشێکیان دابشکران بۆ قەڵای نوگرە سەلمان حتا ساڵانێکی زۆر خەڵک وەی دەزانی تەنها بە تەمەنەکانیان ڕەوانەی نوگرە سەلمان کردیە لە کاتێک لە پاش ئەوەی سەدام ڕووخا و بەڵگەکان هات نەگۆڕێ دیتمان لە منداڵی شیرەخۆری لەدایک بووی ناو قەڵای سەلمان حتا پیرەمێرد و پیرێژنی هەتا 110 ساڵ بەڵگەنامەکانی هەیە کە لە نوگرە سەلمان بووینە. خۆمان لە دووست میمان باوکم لە سجنابی ئێمە خۆمان کشمان سجن میمان ئێتی ئەمەیان بەردا باوکمیان بەرنەدا بەس کاتێ ئێتی کورد نین تەواوی براکەم جەماعەت وتیان با بڕین بۆ ئێراوتی نەم لە ڕوو باوکم ڕزگارەکەم وە بەدەی باوکم هاتۆ تەسفیلبی کە کاتێ باوکم لێ دەرکە باوکم شێت بی سەریادای نەکارە با باوکم بۆ شێتی دەرچوو کەسمانی ناداسی کاتێک ئەیمانە براکەمەتی بەس دوعاافکە نەبەر بۆ سعودیە بەس بەرەو سعودیەمان بکەنوێتە کەسمان نادونی وتە نەمازای قسەکەی ڕاستەیە حتى أنفالك بدر ودري باكيشة إذا عقبت يجي ويستعد كده زياد ما الفوتيا كش ما القوم براكي ترى كش ما زياد ما فوتيا وما يكون استفدوا بس جنازة كان ما بو بيرنوه قصة من يشيل ما أجا جنازة كان ما بو بيرنو من يشيل كم يراكله بيتيرنو بابا بيتيرنو لا هو كان ما باوك مو هل يعني عن بس دارو دار ثاني هاودي عن بودش دش هين سعودي شاي قوم هان يلما عاش قوم هان يلما أخفن هان يلما شور وتسبيع شون أي أوريت وأي بونيت وشور وأي حال شور من أي بونمو لا أي ورم لولا واكب بس يشوف واخوان الروش مولد
ئەم بیابانە شاهیدێکی بێدەنجی تاوانێکی گەورەیە، بەڵام بێدەنجی چارەسەری ئازاری ئێمە ناکات. پێویستە حکوومەتی هەرێم لە ئاست ئەم مێژووە خوێناویەدا بە گیانێکی خەمخۆرانە و بەرپرسیارانەوە هەنگاوێت. ئەم کارەساتە تەنها کارەساتێکی ڕووکەژ نییە، بەڵکو برینێکی نەتەوەییە و دەبێت بە فەرمی بە جینۆساید بناسێنرێت، نەک تەنها وەک یادکردنەوەیکی ساڵانە، بەڵکو وەک بەڵگەنامەیەکی حاشا هەڵنەگر لە بەردەم دادگاکان و کۆمەڵگەی نێودەوڵەتیشدا. کە ئەوانە جیا دەکرانەوە بەشێکی زۆریان کە کەتنە ناو قەڵای نوگرە سەلمانی ئازار و ئەشکەنجەیەکی زۆر دران، وەکو ئەوەی کە لەو دادگایی کە بەڕێوە چووی عەجاج بە دیار کات، ئەوانەی کە سکاڵایان کردبوو، ئەوانەی کە کەس و کاری خۆیان لەدەستدا بوو، ئەوانەی کە لە بەڵگەنامەکان ناویان تۆمار کرابوو لە بنکەی تەندروستی سەلمان شەهادە وەفاتەکی بە هۆکاری درۆین لۆ دروست کردبوون بە نووسراوی قەڵای سەلمان کە لە ناو بەڵگەکان نووسرای ئەوانە دەست بە سەرداگیراون لە عەمەلیاتی ئەنفال لە قەڵای نوگرە سەلمان، یعنی ڕێک ئەوە نووسراوە هەمووشی نووسرایە، ئەمە بە ڕاوەستانی مێشک، ڕاوەستانی سووڕی خوێن، نەزیف داخلی، یعنی یەک کەسکەنی هۆکاری تری هەبی، هەمووی ئەو سێ هۆکارەی بۆ نووسراوە کە ڕۆشت ئەوانش هەمووی بە ئازار و بە ئەشکەنجە و بە برسێتی و بە تێنێتی لە قەڵای نوگرە سەلمان گیانیان لەدەستدا. من لەو کاتە تەمەنم 14 ساڵ بوو ئە لێرانە بووین، لەگەڵ دایکم و خۆشکم و ئامۆزا و پورزاکانمە هەمومان بەیەکۆ بووین. ئامۆزان لە یەکێ لەوانە حوسێن بوو، حوسێن مەحموود مەنسوور، ئەوە ناوەکەیەتی، ئەوە تاریخەی لە 88 ئە لێرە بووین، ئەلێ عایلەکانمان لێرا بوو، ئەلیا بوو. سێ ئامۆزام لێرا مردن لە برسا، سێ مناڵ ئامۆزام لێرا مردن بە ناوی هونەر و بە ناوی کوێستان و نەسرین. ئێمە زۆر برسیمان بوو، ئیتر مناڵ لە برسا ئەمرد، لە تونیا ئەمرد. ڕۆژێکیان هاوە یادم پۆلیسەکان ئەلیانە سفریان ڕازانووە، استخبارات و پۆلیسەکان سفریان ڕازانوو ئەنوا خواردنی تیا بوو، دایە نابوو لەسەر سفرەکەەوە بەرچاو ئێمەوە نانیانە خوا، لەبەرێ ئێمە ئەوە نەیترە بۆ چۆن بڵێ ینی دڵمان بۆ خواردن دەچێت لە برسا یادی خواردن ئەو شتانە بکەین. یعنی وازێکی زۆر ناخۆنەوە ڕۆ ئەو ژوورە ئەلیانەوە ژوورێکە لیانە جلی ئاسکەری تیا بوو، جلوبەرگی ئاسکەری و تەلەڤیزیۆن ئەو شتانە ئاسکەری تیا و ڕۆژیان دوو ئیڤا هاتن و ئێمە وتیان وەرن غەرازمان لەگەڵا بارکەن. منیش ئەوە دەرگاگەی لەوێ ئێمەش لەگەڵیان ناچووە غەرازمان بارەکە ڕادیۆیەکی بچکۆلم دۆزیوە لە نینی خۆماوتم لە دڵی خۆماوتم ئەم ڕادیۆ وەکارە تێرم باش کە بخوا ئیزاعەیە وەرگی ئیزاعی هەر کەناڵی کوردی بێ گوێمان لە هەواڵ ئەوانە بێ. وەختێکم زانی لەو کاتایەکی لە شورتەکان هاتن گردمی و حماوە ئاودەستی تایە خسمی حماوە دەرگاگەی لێم کرد، دوسێ شەقازلەی لێمدا. ئێتر منیش نەمزانی مەسەلە چییە لە ئاودەسەکە دامینا تقریبەن 2.5 سەعات سەعاتی ئاوها بوو، خۆمە تاخۆتێنە لەو ئاودەسا بوو. وڵا دوای سەعاتەکە هات بەرمیدا، دوسێ شەقاز لێنا بەرمیدا، ئەوە ئاربی من وە کوردی نەمەزانی چیاڵێ. والحاصل تەعزیب نەفسیەکی زۆر ناخۆ، تەعدایان زۆر لێمانە کرد. بەڵام من خۆم منداڵ بووم و نەمەتوانی شت بنووسم، تەنها لە دەوری دەستیان بووم، کاتێک شتیانە نووسی ئەچوم لەگەڵ دەستیانە سەیری شتەکانم ئەکرد. دووبارە کە گەڕامەوە دوای 36 ساڵ من جارێکی تر گەڕام و بۆێرە ئەوەم لەبیر بوو کە ئەمان شت ئەنووسن لە دیوارەکان، بۆیە هەستم کرد کە پێویستەکان من بڕۆم ئەو نووسینانە بدۆزمەوە. ئێستا وەکو ئەبینی لە دیوارەکان هێشتا ناوەکان بوونیان هەیە. ئەگەر ببینی ئەو تەیارانە بە دوای یەکە لە شێوەی تەیاری هەلیکۆپتەرن، یەک لە دوای یەک کێشراون، اینجا پاسەکان کێشراوە، یعنی تعبیرێکە کە منداڵێک ئەمەی بینی و ئێستا ئێوێ لە دیوارێک یعنی وێنەی ئەوە بکێشێ کە بینیوێتی. بەڕاستی ئەم ڕسمانە زۆر گرنگن، یعنی تعبیرێکی زۆر جوانە، وێنەیەکی زۆر جوانە کە لە کۆنەوە منداڵێک لە زیندانێکە ئەم وێنەی کێشاوە. پەیامێکە لە
38 ساڵ پێش ئێستا بۆ ئێمە گوازراوەتەوە ڕەنگە ئێستا منداڵەکە خۆی شتێکی ئەوتۆی لەبیر نەمابێ بەڵام ئەو کاتە وێنای ڕووداوێکی کردووە کە لە منداڵیە بینیوێتی. ئەوەنە ڕۆژمان ڕۆژ بوو ئەوەنە ئازارمان بوو ئەوەنەی نەمانەوە لە سێوەری خۆشمان سڵمانەکە بەو مناڵی بۆ تەمەنە مناڵی و یعنی ئیسە بەدەم ئاسانە زۆر یعنی زۆر کارێکی قورس و ناڕەحەت و ئازار و بێتاقەتی دایک و خوشک و براتۆ لە دەست بدەیت و بەو حاڵەتێش ینی لە ژێر مەترسێکی زەخماویت ئەو ترسەی مناڵی لە ناو ناقمانە باوەڕ بێ شتێکە وێژم خۆیان قەت ئەو کارە ساتە بەسەری میلەتانێتەوە بەسەری ڕۆڵەکانمانەنێتەوە بەسەری خوشک و براکانمانەنێتەوە ئێمە کە تێینە ئەیرانش ینی سەبوریەکمان تێژین ئەمە شوێنی ئازیزانمان بۆ ڕۆژێک بووە لەیرا بوون هەستووە بۆنێکیانەکەین هەستوە شتێکەکەین کە ینی لە دەوروبەرمان نابن ئەنفال شتێ نییە زۆر بە ئاسانی ئەمەنە قورسە لە لامان ئەمەنە ینی زەخمە لە لامان وشەی ئەنفال ینی وشەیەکە گەورەیە کارەساتە لەبیر نەکراوە ینی نازانم بەچی وە شێوەیە وەسپی بکە ئازارە چێشی وەکو عەجاج لە قاعەکان دەسوڕاوە بەس بێ ئەو بە سەرهاتانێکە مەسەڵەن بۆ ئێمە گێڕایتیانەوە کە سوکاری قوربانیان کە دەڵێ بە سۆندا لە زجی ئافرەتی حاملەی دەدایگە ئەوانە لاوزۆڵێک کوردن نابی بمینن یعنی حتا ئەوان ترسیان لەوە بوو هەبوو کە لە خەڵکەکی مەدەنی کە ئافرەتەکی حاملەیە نابی ئەو منداڵە لەدایک ببی لەبەرەوەی کووردە ئەجا ئەمانە هەر هەمووی تاوانی زۆر گەورە لەوێ ڕوویدایە و من پێم وایە ئێمە زۆر خەمسار بین. هەموو جارێ من کە دێم بە تایبەت ڕۆ و بیابان ئەڕۆین لە جادەکە لا ئەدەین و ئەچین بەرەو سەر گۆڕە بە کۆمەڵەکان ئیحساسی ئەوەم لا دروستە بێ کە من بۆ لای باوکم ئەڕۆم بۆ لای براکەم ئەڕۆم بۆ لای پور و مامەکانم ئەڕۆم ئەبێ ئیحساسی کەسێکی بێ لە دوای 38 ساڵ پێی بڵێن ئەوە تۆ ئێستا ئەڕۆی بۆ سەردانی باوکت من لە ژیانمدا وشەی باوە بە زمانمان نەهاتووە چونکە لە تەمەنی 6 مانگان من باوکم ئەنفال کرا باوکم نەبینی لە مانگی 4 حوتی 4 هەشتی 4 هەشتا باوکم دواماچی کردم و بە دایکم وتی ئامانەتی تۆ و مناڵەکان بۆیە من هەموو ساڵێک کە دێم بەو ئیحساسەوە بە تاسەی دواماچی باوکمەوە دێم ئەمەوێ بۆنێکی باوکم کەم لە بیابان ئەمەوێ سڵاوێک و فاتیحایەک بۆ ڕۆحی باوکم بخۆم. با ئەم گۆڕە بە کۆمەڵانە ببنە بەردی بناغی دادپەروەری با حکوومەت نیشانی بدا کە خەمی ئەنفال کراوان تەنها لە ڕێوڕەسمەکاندا نیە بەڵکو لە دۆزینەوەی حەقیقەت و بە جینۆساید ناساندنی ئەم جینۆسایدە بەردەوامەدایە بۆ ئەوەی ڕۆحە پاکەکانی ئەنفال کراوان لەو بیابانانەوە ئۆقرە بگرن. ئەروەڵە ئەمجارە بەس بۆ هاتمە مژدەیان بدەن برا خوا حەقتیسم چون چەند ساڵەوە گرێ ئێوە بیما خوا حەقی بزەن بەس دایکمەوە دەوایە کرد خوا حەقەکەی بداتە دەستی دایکم نەیدی دایکم باوکم بەگرێەوە چیرە شێرگڵۆ شەوتە بەریە بادایە بۆ ناکەوی ئەیدایە من لە حیبەت جەرگوە خەوم لێ ناکەوی هەر لێوەرە تا بانی بشەق لێ جەرگ خۆ باکەم
والله حتى صدام يشترك هو تمام هذا معنا هذيك يتعلى شاركة يتعلى السعودية يدرياوتا إنسان هذيك قصيك يكرت كاتي صدام رخي إنجاكا يقول ريانا بيمان شان دامانا تاليرا إنجا الدنيا بيمان أما يتصالي ما يدعوى كارياكي بيكررنا لشونك أبو مانيان دانا نبقصالي بتينا دياريان بس نقصالي أو نريما أكو تنتين إيراك وقرين وناهم يدي أما تشنم صالي ما دعوى كاري أم تشتاكي جنازة كما أبو بقرينوا بس تاسكوا هيج مسؤولية هيج حكومتي أو دعوى كاري قبول نكرده ئەنفال بۆ ئێمە بنینێکی زۆر قۆڵە هیچ یادەوەریەکی ئەنفال هیچ دانیشتێکی ئێمە لە ناو کەسوکارە بەبێ فرمێسک لەبارەی ئەنفالەوە تێپەڕ نابێ ینی هەمووی پڕە لە ئازار ئەم زیندانە کە نوگرە سلمانە من لەگەڵ هەموو خێزانەکەم هەموو کەسوکارم بەیەکەوە بووین ڕۆژگارێکی زۆر سەخت و دژوارمانتیا بەسەر برد بە تینوێتی بە برسێتی کۆمەڵێ ڕوودا و کە بە تایبەت عەجاج تعزیبی زیندانەکانی ئەدا لە پێش چاوی ئێمە هەر کەسێک لە منداڵ لە گەورە لە پیر بەردەسی عەجاز بکەوتای ئەو لێی ئەدا هیچ چاوپۆشێکی ناکرد هیچ جیاوازیەکی ناکرد لە نێوان تەمەنەکانە و جارێکیشیان کەسێکی بەستبوویەوە بە عامودێکە هەڵی واسی بوو سەربەرەو خوار لێی ئەدا من ئەو دیمەنەم لەو تەمەنە منداڵیا بینی و ئەمانە و کۆمەڵێشتن لە پێش چاوم هەرماون. نوگرە سەلمان یعنی نوگرە سەلمان شوێنێکی دۆزەخ بوو ئێمە شوێنێکی زۆر ناڕ ئێستا هاتینەتە ئەم ژوورە قەنەعەت بێ یعنی وا ئەزان ئەو دەقەتە کە هاوڵمانیان بۆیدا یعنی ئەمەنە ئێش و ئازاری هەیە کە تێمە ئەم ژوورە ینی تێمە ئەم ناوە وەک ئەو دەقەتا لێرە بووە ئێش و ئازاری زۆرە لەبەر کەسەکانمان لێرە مردن کەسەکانمان لێرە لە دەستدا ئێدۆ بەرچاو خۆمانەوە من لەو پەنجەرەوە سێمە کرد سەگە ڕەشەکە ڕۆی جەنازەکانی دەرەکرد ئەی خوارد لێرە سەگێکی ڕەشە بوو سەگی ڕەشە بوو من خۆم لەو جالە و پەنجەرەوە سەیری مەکرد کاتێ مناڵێ ئەمرد یان ئەختیاری ئەمر کەسی ئەمرد یان ئەبڕێن لەو دەشتا یان نێژە لەو پەنجەرەوە سیرمانە کرد دوازە سەگە ڕەشەکە ڕۆی دەرەکرد ئەی خوارد ئێتر ئەوە زۆر ینی ئەوە نێترە ئازارمان پێ ئەەکەی زۆر ناخۆش بوو زۆر ناڕەحەت بوو بۆمان یعنی هەر سەعاتێکمان مردنێ بوو. رسمي برامة لنقل سلمان يوسف أول ساوة هاتي أول كرت أمر رسمة لنقل سلمان دا كتبيان رسمة غي قرية كرية دارة داوا كريم أو تانية إدامي نكن أو نكن دميون ناني فيه ندن أثبتين نقل سلمان بدأ ندشنا على الفالو علاجي هێشتا تعریفەکی زۆر پڕ بە پێستی ئەنفال نادۆزمەوە لەبەرەوەی چەندی بڵێن لە تاوانەکان زۆر قوڵتر دەبیتەوە و کاریگەریەکانی هەتاکو ئێستا بەردەوام. آخر جار کە دیداری دایکم بینی ئەو دەقەوە لە بۆیسانە بینیمە ئیتر دیداریم نەبینەی نەوهی پورم نەهی خوشکم نەهی برام هەتا ئێمە چینە گوندی بەکربایەف و گەڕیانە بۆ بۆیسانە ئەوان تێپەڕی ئەوان ڕۆیشت ئەو کراسەی لە بەریایەتی ئەو جلوبەرە لەبەر براکەمە کشی لەبەر چاو کرێم داهات و کرێمی جاران کراسێکی کرێم بوو کوڵێکی قاوەی تیا ئەو کرێمە لەبەر دایکما دوو کرێمی بوو ئەو کراسە لەبەر دایکما بوو شێوازی جلوبەریشیان لەبەر چاو دو یعنی آخر جار کە بینی
وەزێکی زۆر ناخۆن 2 مانگ و 17 ڕۆژ لێرا نابووین بەرخۆرمان نەبینی بە هیچ شێوەیە ڕۆژێکیان نیۆڕانێکان هاتە خوارەوە دەستی کرە بە قسەکردن و قسەی ناشیا و ئەمانە وتی بۆ مناڵەکانتان قسە ئەکەن بۆ مناڵەکانتان ئەزیێڕێنن مناڵ هەمووی لە برسا ئەی زێڕان ئەی قیژان ژن هادووە کێبڵ تێما بۆ هەرچی مناڵ بوو جیایی کردو ئەلێرەوە بردمانی ئەوە ڕۆشنایەکە لە بەس ئاسمانی لێوە دیارە بەیانی سەعات 8 بەیانی کردمانی ئەو ژۆرۆ هەتا سەعات 5 جوارە لێیا بووین ئێتر مناڵ و هەموو شێوەیە ئێتر مناڵ ئەمێر وەزێکی زۆر ناخۆش بوو تەعدای زۆری لێمانە کرد یعنی قسەی نەشای زۆر ئەکرد ئێتر 2 مانگ و 17 ڕۆژەکە دوای تێکەڵ ئەختیارەکانمانەکرد لە دەرەوە کەم تەرخەمی بە دەرەجەیەک حکوومەتی عێراقا چونکە گۆڕەکان لە چوارچێوەی دەسەڵاتی حکوومەتی عێراقایە و حکوومەتی عێراق ئەبووە لە ڕێگای موئەسسەی شوهەداوە بودجەی تایبەتی هەبوایە ئەوان بە بیانووی نەبوونی بودجە نەبوونی پارەی پێویست بۆ هەڵدانەوەی گۆڕەکان تاکو ئێستا بابەتەکەیان دواخستووە دواتر حکوومەتی هەرێم پێویستە لە ڕێگای دەسەڵاتەکەی خۆیەوە فشار دروستکە و لە ڕێگای پەرلەمانتارانی کوردەوە فراکسیۆنەکانی کورد لە پەرلەمانی عێراقەوە پێویستە بەردەوام فشار دروستکەن بۆ ئەوەی هەموو ئەو تەرمانە هەموو ئەو ڕووفاتانە بە زووترین کات لە گۆڕەکان دەربهێنرێن و شوێنی گۆڕەکان بکرێن بە عەلامە و نیشانەیەک کە ئەم میلەتە لەم بیابانە بەس لەبەر ئەوەی کورد بوون قڕکران و لە ناوبران. تنها لبروي كرد من يا رب العالمين تنها لبروي كرد من هنراي لم بيابانا لم شنو مشكاني يا رب العالمين لنا وبراي يا ربي في بهانا بانو يا رب العالمين سيدي حصل يوم الدعاء قايزي خواي حق ما مسيني لخوا بزياوي خوا حقي داود اسمانو بس خود قاو رجب بدوي كاملي وباتك وبيا نكريت حزبايتي رزقاري بكانو قصة على تاوري أمرو جاكن كبينا وتساو ما بيان بكفيو وقت شيك صبريك ما تي وقرينا بە ئاسانی بەسەر هەموو ئەو تاوانانە تێپەڕین بە تایبەتی زۆر بە ئاسانی بەسەر تاوانی ئەنفالدا تێپەڕین کە بە دەمانتوانی بیکەینە لووتکەی دەنجی کورد لە دنیای دەرەوە دەبی هەر لە ڕۆژی یەکەم کە ئێمە حکوومەت و پارلەمانماندانا دەستگایەکی ئەرشیفی نەتەوەی جەنۆساید کە دڕاسات و لێکۆڵینەوەی کردبە لە دامەزرابە بە زمانە زیندووەکانی جیهانیش کە ئێمە توانی بمان دەگە دنیای دەرەوە ئەمە نەتەوەیەکی بێدەوڵەتین ئێمە نوێنەرمان لە نەتەوەیە گرتوەکان نییە ئێمە دەبی هەموو هەوڵ و کۆششەکانمان بکەین دەگەر ڕێکخراوەکانی نێودەوڵەتی دەگە لەگەڵ ئەو دادگای تاوانی نێودەوڵەتی کە بەداخەوە هەتاکو ئێستا عێراق ئینزمامی نەکردێ بە ICC یعنی
بۆ ئەو تاوانانی کە لە 2014 بەولاوە ڕوویدایە. ئێمە لێرە دەگەڕینەوە، بەڵام ویژدانمان لەم بیابانەدا جێدەهێڵین کە ڕۆڵەکانمانی تیادا زیندە بەچاڵکراوە. چیتر مەپرسن بۆچی دەگرین. ئێمە هەمومان لەو ڕۆژەوەی ئەوان کەوتنە نێو ئەملمەوە لەگەڵ یاندا مردوین و بەجێماوین.